وقضينا إلى بني إسرائيل في الكتاب لتفسدن في الأرض أي ساحة جنات دشتي عربستانت أي ساحة جنات دشتي عربستانت نادم بهزار قلشان يغخاري مغيلانت نادم بهزار قلشان يغخاري مغيلانت قرآني نوتي تو خاتمي ببشرنا بخون يا حسان جبريل سنا خوانت خوش حالين شوێن هەڵگری پێغەمبەرێکی خۆشەویستین صلی الله عليه وسلم کە زیاتر لە 1445 ساڵ لەوبەر ڕووداوێکی مێژووی گەورە کە ڕوویاوە ئەویش شەوڕەوی و بڵندبوونەوەی پێغەمبەری سەروەر و خۆشەویستە کە ئەو مناسەبەتە بەڕاستی ئەکرێ چەندین کۆڕی لەسەر بگیرێ بەڵام لە فرسەتێکی ئاوە ئێمە توانیمان جێگەی بکەینەوە ئەو فرسەتە لە کیس نەدەین مەجلیسێکی ئاوا ڕێکخێن چونکە گۆڕانکاریەکی ئەوەنە گەورەیە لە سەردەمی خۆیان کێشە و مشتومڕێکی زۆری لەسەر دروست بووە بەڵام دوای 1445 ساڵ ئێمە وەکوایسە لە مەکە بین ئەو هەواڵەمان پێگەی بێ هەمومان لە ساسە قەناعەتمان پێێتی چونکە پەردەی لادا لەسەر غەیب و لەسەر نهێنیەکان ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بینی ئێمە وەکوای خۆمان دیبێتمان دەبێت چەند دڵخۆش بێ کاتێک ئێمە خزمەتی ژین و دینی خەڵکی دەکەین زعزیزانم بەڕاستی ئێمە دەبێت لەم میعرازەدا ئەوە فێر بێن دڵی پێغەمبەری نازدار خۆش بکەین بەڕاستی دڵمان زۆر بریندار کردووە بەوەڵڵا ڕوحمان زۆر ئازار داوە مەردی خوابین با لەمە و دووە بتوانین بە کاری باشمان بە برایەتیمان بە خزمەتکردنی ئەو سەحوەمان بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زیاتر و زیاتر دڵخۆش و دڵ ئارامتر بکەین نوێژەکانمانە ئازیزانم معلومی جەنابتانە هەموو عیبادەتەکان لە زەوی بە ئایەت هاتیتە خوارێ لە زەوی فەرز کرایە تەنها نوێژ نەبێ لە ئاسمان فەرز کراوە تەنها نوێژ دەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەرەکەی خۆی بردیتە لای خۆی ئینجا لەوێ پێی گوتووە ئەی موحەممەد عەلەیهی سەڵات وسەلام ئێوە نوێژتان لەسەر فەرز کراوە دەتوخوا ئەو نوێژەی کە ئێمە دەکەین ئەو نوێژەیە کە پێغەمبەری خوا ئێمەی فێر کردووە نابەخوای ئەو نوێژەیە کە پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام الصلاة معراج المؤمن نابەخوای معراج نییە بەخوای نوێژە ئێمە معراج نییە ئێمە نوێژێکی سارد و سوڕ نوێژێکی بێ ڕۆح نوێژێکی بێگیان نوێژێک کە هیچ تام و لەزەتی لێ ناکەین لۆ کە بەڕاستی ئەو نوێژە نییە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئێمەی فێر کردووە کاکە کە بەرامبەر خوای ڕادەوەستین دەزانین خوا هەم معلومی جەنابتانە بێ ئەدەبیشە دووبارەی دەکەمەوە ئینسان نوێژ گفتوگۆیە لەگەڵ خوای خۆی گفتوگۆ بەڵام ئێمە بەس بە خۆمان قسان دەکەن گوێ لە خوای ڕاناگرین چ دەرێتن پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام خوا دەفەرمی حەدیثی قودسیە دەفەرمی ئەمن قەسەمت الصەڵاتە بەینی وبەین عەبدی نصفەین ئەمن نوێژ لە بەینی خۆم و بەندەکەم نیوە بە نیوە تەوزیع کردووە دەبزانی کاتێکە نوێژ دەکەی ئەتوو ئاگال لە خۆیە چ دەرەی ئاگال لەوەیە کە خوای گەورە جوابت دەداتەوە یان نە ئەتوو کە دەرەی الحەمدولله رب العالمین خوا بەو هەموو عزەت و جەلال و گەورەی خۆی دەفەرمی ئەو بەندەی من حەمد و سەنای منی کرد تخوا ئەمە ئاگامان لەوەیە تخوا تۆ ئێمە هەمومان ئاگامان لەو گفتوگۆیە لەگە نوێژ دەکە خوا دەیکەی نابەخوای والله ئاگامان دێنێ والله هەنوێژەکەی دەکەین کتێبەکەیە ناو ئیدارەت الصەڵاتە زۆر کتێبەکی خۆشە لە مقدمەی کتێبەکەی زۆر قسەیەکی جوان دەکا دەفەرمی لە ئەو کتێبەم دانا هۆکاری ئەو کتێبەی چ بوو دەرێ ئەگەر ئەمن بچمە محازەڕەیەکی لە جێیەکی محازەرەم هەبی بێم دانیشم هەردووسێ قسان بکەم برێم کاکە تەوا وەڵای لەبەرەوە ئەم ئیشم زۆرە مەواعیدم زۆرە ڕاست بێمە خوارێ بڕۆم
عالم درێ کاکەمە لەبەت جەنابەت هاتینە دانیشتینە ئەمە هەموو ماری گەرمان بەزێشتی هاتینە لەبەت جەنابەت لێرە تەحمل دەکەوین جێلی ڕابگرن ئەو ئوسلوبە لەگەڵمان بەکاردێنی فەرمی دەبە وەڵڵە ئەوە نوێژیمەیە لەگەر خوای گەورە هەموو ئیش و مەشغەڵەتەکانمان لە ناو نوێژ بەبیر دێتەوە ئەو وەختی بەخوای دەری خوای زۆر ئیشبانێ بەخوای کاتم نییە خوای قسە لەگەڵ بکەم دەبی بوومبوری زوو خۆ عافیز و دەڕۆم بەجێی دێڵم ئەوە نوێژیمەیە کاکە نوێژێک کە حەقی نادەین بەرامبەر ئەو خالیقە گەورەی ڕابوەستین گفتوگۆیەکی ڕوحی لەگە خوای خۆمان بکەین لۆی کاتێک کە دەری الحەمدولله رب العالمین ڕاوەستە ڕاوەستە بزان خوا چت پێ دەری ڕاوەستە سۆزێک سەبر بگرە خوا پێ دەفەرمی ئەو بەندەی من حەمد و سەنای منی کرد کە دەری الرحمن الرحیم خوا جل وعلا دەفەرموویتن ئەو بەندەی من مەدحی منی کرد کە دەری مالک یوم الدین ئەو بخوایە دەفەرمی ئەو بەندەی من مەجەدەنی عەبدی ئەمنی تەمجید کرد ئەمنی گەورە کرد دەی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین خوا دەفەرمی ئەی بەندەی من ئەوە لە بەینی من و تووە دەی چت دەوێ لە بۆت بکەم اهدنا الصراط المستقیم خوای هیدایەتم دەبڕێ ڕاست ڕێگە ئەو کەسانەی بەخوا نیعمەتت پێبەخشیون تۆ ئێمە نوێژ ئەوها دەکەین سبحان الله مامۆستا سعید نەورەسی هەزار ڕەحمەتی خوای لێبی یەکێک لە ئومنیاتەکانی ژیانی ئەوە بوو دەیفەرموو خۆزیە خوایە سوزدەیەکم بە قسمەت بکەی ئەسحاب ئەو سوزدەیان بردبی داوا یەک سوزدەی ئەسحابانەی دەکرد مامۆستای گەورەمان شەهید مامۆستا مفتی زادە هەزار ڕەحمەتی خوای لێبی دەزانی چی دەفەرموو دەگو خوای یەک سەڵەواتم فێرکە یان یەک سەڵەواتم لە ڕوح و جانی بینە دەرێت کە ئەسحاب لۆ پێغەمبەریان لێدابی بزان ئەوانە چۆن ژیانە ئەوانە داوای چیان کردووە داوای ئەو نوێژەیان کردووە کە پێغەمبەر و ئەسحاب کردویتیان داوای ئەو سەڵەواتیان کردیە کە ئەسحاب لەسەر پێغەمبەریان لێداوە صلی الله عليه وسلم ئەی لۆ تەحیاتی ناڵێ دەزانیت تەحیات هەڕێک مباشرەتەن سەلام لە خوای دەکەی سەلام لە پێغەمبەری خواش دەکەی وصلى الله على أو حضرتي صاحب كمالاته كأعلى معجزي قرباني بمن نور قرآنا لتاريكي شوي كفرة بيقدم لمعيكي دا 1322 دنيا چراخان